ئەزمەی هەویە ئەزمەی شوناس لە تاکی کووردا وەک ئەزمەی مراهقە ئەبینم لە هەموو یەکێکمانە. مراهق علم النفس کە لێکی ئەداتەوە ئەڵێ مراهق کە تووشی سنی مراهقە بێ بیر لە چی ئەکاتەوە؟ من ئەکون من کێم؟ دایما هەمومان ئەم سنەمان بینیوە ئێمە کەین سنی مراهقە. ڕۆڵی من ئەبێ چی بێ لە کۆمەڵگادا؟ ڕۆڵی من چی بێ لە کۆمەڵگادا؟ چۆن خۆم بژێنم؟ چ پیشەیەک بکەم؟ من ئەتوانم دەوری باوکایەتی و مڕەبی ببینم؟ ئەتوانم ئینسانێکی سەرکەوتوو بم یان ناتوانم؟ ئەم کۆمەڵە پرسیارە لەسەر واقعی ئیجتیماعی ئێمە طرحکە نفسی منطلقە. مجتمعی ئێمە مجتمعێکی مراهقە بەم منطلقە تەفکیریانە. مجتمعێکی مراهقە لەبەرەوەی ئێمە تا ئێستا خۆمان ناناسین کەین. ئێمە نەتەوەین گەلین میلەتی. بەس ئەمە تەنها شیعارە حتا لەسەر زمانی سیاسەتمەدارانمان ئەمە تەنها شیعارە ئێمە گەلی کوردین. کوا کوردایەتی لەناو ئەخلاقی گەنجەکانە. کوا ڕێزگرتنی ثەقافەی کوردی، کوا بوونی ئەخلاقی کوردەواری. ڕەنگدانەوەی نەماوە مردووە. کەواتە کوردایەتی تەنها وەرەقەیەکی تیجاریە و بەکاردێ سەفقەیەکی ڕابیحە ئەخلاقی کوردی تەحتیم بووە. ئیفلاسمان کردووە لە مێژووی خۆمان. ئیفلاسمان کردووە جیلێکی مەمسوخین، جیلێکین عەلاقەمان بەڕابردوومانەوە نەماوە. لە پاشان کە ماڵین مجتەمەعێکین لە عەسری مراهقەیە ئەژین. ئادی دەوری ئێمە چێ لەناو ئەم کۆمەڵگا ئینسانیەیە؟ چی ئینتاجێکمان هەیە؟ خەڵوزیشمان لە سینەوە بووە. خەڵوزمان لە سینەوە بووە. سناعاتی وەتەنیمان تەحتیم بووە. عەولەمە پشتی شکانوین. ژێرخانی ئابووریمان سفرە. یعنی ئێمە میلەتێکین ئەبێ گریانمان بۆ خۆمان بێ. ئێمە میلەتێکین عالین بەسەر خەڵکەوە. نەوتەکەمان ئەبەن لە مقابلە سیاسەتێکی واضحە النفط مقابل الغذاء الأرض مقابل السلام. کەواتە تۆ ئەبێ نەوتەکەتی تەسلیم کەی بۆی خواردنت بداتێ ناتوانی خۆت بەخێو بکەی. عیبە کۆمەڵگا وابژی. عیبە کۆمەڵگا دەستی سواڵی هەبێ. لە کاتێکا ئێمە ئەرضمان هەیە ئاومان هەیە نەوتمان هەیە ئەوان مفتەقیرن بۆ ئێمە مستەغنین لەوان. بەس ئێمە ئێستا دەستپانەکەینەوە قەناعەتیان پێکردوین بەوەی کە ئێمە ئەرضی خۆمان نەچێنین چونکە گەنممان بۆ ئەهێنێ لەو نرخی کە جوتیارەکەی ئێمە پارەکەی تیاسەفەکا کەمتر ئەکەوێ. مەثەلێکی سینی هەیە ئەڵێ لا تعطینی سەمەکە ولكن علمني كيف أصطادها. ماسیم مەدەرێ فێرم کە چۆن ڕاویکەم. گەنممان مەدەنێ هاوکاریمان کەن بیچێنین لە وڵاتەکانی خۆمانە. ئارد و ڕۆن و زەیت و شەکر و سابوونمان بۆ بەنێرە. بیاڵە مەعمەلەکانی خۆمان ئینتاجی کە. بیاڵە گەنجی خۆمان دروستی کە. نایەڵێ عەولەمە نایەڵێ دروستی کەی. ئەڵێ من بۆتی ئەهێنم تۆ بیری لێ مەکەرەوە. دع المكارم لا ترحل لبغيتها واقعد وإنك أنت الطاعم الكاسي. بخيو أكم بوشتو أكم باشا بير لهيش مكرو دعيش بخور رابير. مجتمعي إما أم مجتمعي أمره. كواتا عصري مراهقية چونك الرول ما نية لجياني خلقا. هيش تأثيرك ما نما ورسل حياتي كس. خاڵێکی تر کە مراهق وتمان پرسیار لە خۆیەکە چۆن خۆم بژێنم. بیری ئێمە دایمە ئێستا ئاوایە. ئەگەر ئەمریکا نەوتمان لە مقابلی خۆراک لێ وەرنەگرێ چۆن بژین؟ چۆن بژین؟ اعتیمادی ذاتیمان نییە، قودراتی ذاتیمان نییە کە ئینتاجێکیش بکەین ئەوەندەی زەریبە ئەخاتە سەر بۆ ئێستا سیراعی اقتصادی بەچی ئیدامی پێ ئەدرێ لە ئەوروپا؟ سلاحی صینی کە غەزوی ئەسواقی ئەوروپی ئەکا بەچی ئەوروپا احتیفاظ بە صناعاتی وەتەنی خۆیەوە ئەکا؟ گومرگێکی وا لەسەر منتوجە سینیەکەدا ئەنێ کە هاوڵاتیەکەی ئەم سینیەکە دووقاتی مەصنوعە وەتەنیەکە ئەکەوێ. دووقاتی دروستکراوە وەتەنیەکە ئەکەوێ. لای ئێمە بەعەکسەوە ئەوەی خۆمان دروستیەکەین دەوڵەت گومرگی لەسەر داناوە ئەوەی لە سینەوە دێ گومرگی ناخاتە سەر. ئەمە جوتیانی ئێمە ئەیدی عامیلەی ئێمە تەحتیمەکە. ئەیدی عامیلەی حتا وامان لات و ئێستا خەریکە کرێکاری بەنگلادێشیش دێنن ئێمە بەس بخۆین و بخەوین. کەواتە ئێمە مجتەمەعێکی سەر سوالکەرین بە معنای کەلیمە. خاڵێکی ترتمان کە پرسیارەکرێ هەل يمكن أن أصبح أبا ئایا ئێمە ئەتوانین پەروەردەکار بین؟ خۆمان پەروەردە کردووە تا بتوانین خەڵک پەروەردەکەین؟ ئەتوانین ئێمە باوکێکی سەرکەوتوو بین بەم ئەخلاقیەتی ئەمڕۆ لەسەرین؟ دایکێک بەو جلوبەرگەی کە لە بەریایەتی لە بازاڕە ئەتوانێ دایکێکی مڕەبی بێ؟ باوکێک هەتا 12 شەو خۆی لە نادیە ئەتوانێ مڕەبی بێ بە مناڵەکەی بڵێ کوڕم مەخۆرەوە؟ کە خۆی جگەرە خوا ئەتوانێ مڕەبی بێ بە کوڕەکەی بڵێ مەخۆ؟ کە خۆی علاقاتی زەوجی مەشبوعی هەیە ئەتوانێ کوڕەکەی لەسەر عیفەت و داوێن پێکی پاکی پەروەردەکە؟
کە خۆی مڵکی میلەت ئەدزێ ئەتوانێ مناڵەکەی لەسەر دەستپاکی پەروەردەکە زۆر بەدەگمەن زۆر بە زەحمەت زۆر بە زەحمەت کەواتە ئەوەی کە ئێمە پێڵین ئێمە وەکو مجتمعێکی مڕاهقین بە معنای کەلیمەی مڕاهقە لە بیرکردنەوە و تەقیممانە